بەڕێز مەسرور بارزانی پێشوازی لە شەندێکی باڵای وەزارەتی دەرەوەی بەریتانیا دەکات. ئەمڕۆ 12 چواری 2017 بەڕێز مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میانەی پێشوازیکردنی لە تۆبیاس ئێلۆت وەزیری دەوڵەت بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا لە وەزارەتی دەرەوەی بەریتانیا و شاندی یاوەری ڕایگەیاند. تێکشکاندنی تیرۆریستانی داعش دەرفەتە بۆ چارەسەرکردنێکی درێژخایەن و واقعانەی تەواوی کێشەی کۆن و نوێیەکانی عێراق. لە دیدارێکدا کە بە ئامادەبوونی فرانک بێکەر باڵیۆزی بەریتانیا لە عێراق و کاروان جەمال نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەریتانیا بەڕێوەچوو پەیوەندیە دووقۆڵیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەریتانیا و پەرەسەندنە سیاسی و سەربازیەکان و قۆناغی دوای داعش لە عێراق تاوتوێکرا. لە دیدارێکدا دووپات لە بایەخی بەردەوامی کاری هاوبەش بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکانی بەر لە شەڕی داعش کرایەوە. لەوبارەوە مەسرور بارزانی ئاماژەی بانەبوونی متمانە لە نێوان پێکاتەکاندا و ڕایگەیاند گەورەترین کێشەی عێراق نەبوونی متمانەیە، بەڵام تێکشکاندنی داعش دەرفەتێکی لەبار دەرەخسێنێت بۆ دەستکردن بە چارەسەرکردنی واقعانە و درێژخایەنی سەرجەم کێشە کۆن و نوێیەکانی عێراق. لە بەشێکی دیکەی دیدارەکەدا گفتوگۆ لەبارەی کێشە و پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان کرا. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان جەختی لە مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردەوە و ڕایگەیاند لەم ساڵدا هەرێمی کوردستان بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی ڕێفراندۆم ئەنجام دەدات، چونکە کاتی هاتووە هێز و لایەنە سیاسیەکان گوێ لە داوای خەڵکی خۆیان بگرن. لای خۆیەوە وەزیری دەوڵەت بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا لە وەزارەتی دەرەوەی بەریتانیا ئاماژەی با بڕیاری حکوومەتی بەریتانیادا کە لە پێشکەشکردنی پشتیوانی سەربازی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوام دەبێت و هەنگاوەکانی چارەسەرکردنی کێشەکان و چاکسازی لە هەرێمی کوردستان بە گرنگ دەزانێت و ڕێگەیاند. دەکرێت هەرێمی کوردستان نمونەیەکی گەشاوەی دیموکراسی بێت. هەر لە دیدارەکەدا دووپات لە بەهێزکردن و پتەوکردنی پەیوەندی و دۆستایەتی نێوان هەرێمی کوردستان و بەریتانیا لە شەڕی جیهانی تیرۆریزم کرایەوە.